قەیرانی سوودان و کارەساتێکی مرۆیی. سوودان وڵاتێکی باکووری ڕۆژهەڵاتی ئافریقایە و ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی 45 ملیۆن کەسە. لە مانگی ئاوریلی 2023ەوە لەگەڵ یەکێک لە خراپترین کارەساتە مرۆییەکانی جیهانی هاوچەرخ بەرەوڕوو بۆتەوە. ململانەی چەکداری نێوان هێزە چەکدارەکانی سوودان بە فەرماندەیی عەبدولفەتاح البورهان و هێزەکانی پشتیوانی خێرا بە سەرۆکایەتی محەممەد حەمدان دەقلو ئەو وڵاتەی تووشی کارەساتێکی مرۆیی کردووە. سوودان بۆ ماوەی 30 ساڵ لەژێر دەسەڵاتی ڕژیمی پاوانخوازی عومەر ئەلبەشیردا بوو. لەو ماوەیەدا ئەلبەشیر بۆ بەرەوڕووبوونەوە لەگەڵ سەرهەڵدانە جۆراوجۆرەکان بە تایبەت لە ناوچەی دارفور لە میلیشیاکانی جەنجەوید کە دواتر بوون بە هێزی پشتیوانی خێرا کەڵکی وەرگرت. ئەو میلیشیانە بەرپرسیار بوون لە تاوانی جەنگی و کوشتاری بە کۆمەڵ لە دارفور کە ئەو کات لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە بە جینۆساید لە قەڵەم درا. مانگی ئاوریلی 2019 ناڕەزایەتی بەربڵاوی جەماوەری بووە هۆی ڕووخانی ئەلبەشیر. بەڵام لەبری دەستەبەرکردنی ئازادی و دامەزراندنی حکوومەتێکی دموکراسی دەسەڵات لە نێوان ئەرتەش و هێزی بەناو کاردانەوەی خێرا دابەش کرا. گرژیەکان لەسەر یەکخستنی هێزەکانی کاردانەوەی خێرا لەگەڵ ئەرتەش و دابەشکردنی دەسەڵاتی سیاسی سەرنجام تێکهەڵچوونی چەکداری لێکەوتەوە. ڕۆژی 15 ئاوریلی 2023 لە خارتوم و شارەکانی دیکە شەڕ و پێکدادانی توندوتیژ ڕوویدا. شەڕەکە بە خێرایی پەرەی سەند و جگە لە پایتەخت ناوچەکانی دیکە بە تایبەت دارفور و کوردفان و خارتومی گەورەشی گرتەوە. هێزەکانی ناسراو بە کاردانەوەی خێرا بەشێکی زۆری وڵاتیان کۆنتڕۆڵ کرد، لەوانە بەشێکی زۆر لە دارفور و چەند ناوچەیەکی گرنگ لە خارتوم. بە گوێرەی هەواڵەکان ئەو شەڕ و تێکهەڵچوونە بووەتە هۆی کوژرانی دەیان هەزار کەس. هەندێک لە سەرچاوەکان تەنها ژمارەی قوربانیانی پێکدادانەکانی ئەم دوایانە بە نزیکەی 150,000 کەس دەخەمڵێنن. زۆرێک لەو کوژراوانە خەڵکی سڤیلن کە بوونەتە قوربانی هێرش و پەلاماری ئامانجدار و بردومانی ناوچەکانی نیشتەجێبوون و کوشتاری نەتەوەیی. هاوکات شەپۆلێکی بەرینی ئاوارەبوون بەهۆی شەڕی وەحشیانەی نێوان لایەنە دەسەڵاتخوازەکانەوە دەستی پێکردووە و زیاتر لە 11 ملیۆن کەس لە ناوخۆی وڵاتدا ئاوارە بوون. نزیکەی 3 ملیۆن کەس ڕویان کردوەتە وڵاتەکانی دراوسێی وەک چاد، میسر، ئێتیۆپی و سوودانی باشوور. بەمەش قەیرانەکە بووەتە گەورەترین قەیرانی ئاوارەبوون لە جیهاندا. زیاتر لە 25 ملیۆن کەس واتە نیوەی دانیشتوانی ئەو وڵاتە بە شێوەیەکی جدی لەگەڵ نەبوونی ئەمنیەتی خۆراک بەرەوڕوون. نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە مەترسی برسێتی بەربڵاو هۆشداری داوە. کەشت و کاڵ کە سەرچاوی سەرەکی بژێوی ژیانی ئەو خەڵکەیە ئیفلیج بووە و سیستەمی دابەشکردنی خۆراک لە ناوچووە. ژێرخانە تەندروستیەکان داڕماون، زیاتر لە 70% نەخۆشخانەکان شیاوی بەکارهێنان نین یان بە تەواوی لە ناوچوون. نەخۆشیە گواستراوەکانی وەک کۆلێرا، سوورێژە و مالاریا تەشەنەی سندووە. هەموو ئەمانە لە کاتێکدایە کە کەمی دەرمان و کەرەستە پزیشکیەکان و هەروەها مەرگی دایکان و منداڵانی ساوا بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. دەست درێژیکردن وەک ئامرازێکی شەڕ بە تایبەتی لەلایەن هێزەکانی وەڵامدانەوەی خێراوە بە شێوەیەکی بەربڵاو بەکارهێنراوە. هەزاران ژن و کچ بە شێوەیەکی سیستەماتیک بوونەتە قوربانی توندوتیژی سێکسی. راپۆرتەکان باس لە کوشتاری بە کۆمەڵ دەکەن لە دارفور بە هۆکاری نەتەوەیی بە تایبەت لە دژی هۆزەکانی غەیرە عەرەب. ئەم کردەوانە وە بیرهێنەرەوەی جینۆسایدی دارفورە لە سەرەتاکانی دەیەی 2000دا. هەردوو لا بانقەز ناوچەکانی نیشتەجێبوون و نەخۆشخانە و بازار و شوێنە گشتیەکانیان بردومان کرد. لەو پەیوەندەدا ئیماراتی یەکگرتووی عەرەبی بە پاڵپشتی سەربازی و دارایی لە هێزەکانی کاردانەوەی خێرا تۆمەتبارە و ئەرتەشی میسریش پاڵپشتی سوپای سوودانەکات. دەستێوەردانەکانی ڕووسیا و بەکرێگیراوەکانی لە ناوچەکە هەروەها بەرژەوەندی و کاریگەری لە ناوچەی ئێتیۆپی و ئێریترا بووەتە هۆی ئاڵۆزتربوونی قەیرانەکە و درێژە کێشانی شەڕ. ئەمڕۆ بەداخەوە قەیرانی سوودان بووەتە قەیرانێکی لەبیرکراو. ڕووماڵی میدیا نێودەوڵەتیەکان زۆر سنووردار بووە و سەرنجی ڕای جیهانیش زۆرتر تەرکیزی کردوەتە سەر قەیرانەکانی تر. ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان و ناوەندەکانی فریاگوزاری تەنها بەشێکی کەم لەو پارەیەیان بەدەست گەیشتووە کە بۆ کۆمەکردن و یارمەتیدان پێویستیانە. بەهۆی شەڕ و تێکەڵچوون و ئاستەنگە ئەمنیەکانەوە دەستڕاگەیشتن بەو ناوچانەی کە پێویستیان بە یارمەتیە زۆر دژوارە. هەوڵەکانی یەکێتی ئافریقا، نەتەوە یەکگرتووەکان و وڵاتەکانی ناوچەکە بۆ نێوەندگیری هەتا ئێستا بە ئاکام نەگەیشتووە. ئاگربەستە کاتیەکان بەردەوام پێشێل دەکرێت. لە شاوی پەنابەران گوشارێکی یەکجار زۆری خستووەتە سەر ئەو وڵاتانەی دراوسێ کە هەر ئێستاش لەگەڵ ئاستەنگی ئابووری و ئەمنیەتی جدی بەرەوڕوون.
داڕمانی حکوومەتی ناوەندی ڕێگای بۆ پەرەسەندنی گروپە تێرۆریستی و تۆڕەکانی بازرگانیکردن بە مرۆڤ و مادە هۆشبەرەکان خۆش کردووە. ئابووری سوودان کە پێشتر زۆر لاواز بوو بە تەواوی داڕماوە. هەڵاوسان و بێکاری و هەژاری ئێکجار پەرەی سندووە. قەیرانی سوودان کارەساتێکی بەرینی مرۆییە کە سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ دەیان ساڵ دیکتاتۆریەت و دابەشبوونی دەسەڵات لە نێوان دامەزراوە سەربازیەکاندا. کۆمەلگەی نێودەوڵەتی تا ئێستا نەیتوانیوە ڕێگەچارەیەک بۆ ئەم قەیرانە بدۆزێتەوە. ملیۆنان کەسی بێتاوان لە پێش چاوی ڕایگەشتی جیهان لەگەڵ برسیەتی و نەخۆشی و توندوتیژی بەرەوڕوون. چارەسەری ئەم قەیرانە نەک لە سەرکەوتنی سەربازی یەکێک لەلایەنەکان بەڵکو لە گوشار خستنە سەر پشتیوانەکانی دەرەکی هەردوو لایەنی ئەو شەڕە و پاڵپشتی جدی لە خەڵکی سوودان بە مەبەستی ڕزگاربوونیان لەو دۆزەخەدایە. مێژوو ئەم کارەساتە وەک یەکێک لە شکستە گەورەکانی کۆمەلگەی نێودەوڵەتی لە سەدەی 21دا تۆمار دەکات، مەگەر ئەوەی کە ڕێوشوێنی بەپەلە و کاریگەر بگیرێتە بەر بۆ کۆتایی هێنان بەم کارەساتە مرۆییە.